شتێک ئەیکەین یان نایکەین لەبەر ئەوەیە کە دوورمان نەخاتەوە لە ئازار. یعنی بۆ نمونە من سعی ناکەم، من ناخەم سعی ناکەم، لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێ کە تۆ سعیکردنت ڕبط کردبێ بە ئازارەوە بۆیە سعی ناکەی. یانیش حاڵەتێکی تر زۆربەمان بۆ لە مناڵیا سعیەکەین لەبەرەوەی جارە دوو جار لێیان ناوی بۆیە ئەترسین لە لێدانەکە لە ئازارەکە لە شەرمەزاربوونەکە بۆیە سعیەکەی. لەزان فکرەکە وازەحە چۆنە؟ زۆر باش. کەواتە ئازیزان بە کورت و مۆختەسەری هەر شتێک ئێمەی مرۆڤ ئەیکەین یان ئەوەیە لەبەرەوەی چێژمان نەداتێ بۆیە ئەیکەین یان چێژمان ناداتێ بۆیە نایکەین، یان لەبەر ئەوەیە دوورمان نەخاتەوە لە ئازار بۆیە دوورمان نەخاتەوە لە ئازار بۆیە ئەیکەین یان دوورمان نەخاتەوە لە ئازار بۆیە نایکەین. تۆزێ قورسە بەس کە ئەمە تێگەیشتی هەموو تەکنیکەکانی NLP زۆر بە ئاسانتر و وازەحتر تێگەی. زۆر باش. نازانم گەیشت فکرەکە وازەح بوو؟ چەند کەس ئێستا بەباشی تێگەیشت؟ چەند کەس وازەح بوو لای؟ زۆر باش. چەند کەس ئێستاکە ئەم سێ خاڵە ئیسفادەیەکی هەیە بالفعل یانی نەما بێ ئیشی لەسەر بکەین. چەند کەس ئێستاکە ئەم سێ خاڵە ئیسفادەی هەیە؟ زۆر باش. دەست خۆش. ئێستا پرسیارێکتان هەیە لەمە؟ بەسەر چاو. منیش هەمیشە ئیدەن بەسەر چاو باسیەوە. سەیری کە جگەرە کێشان. بۆچی خەڵک کە تەمەنی ئەگاتە 13-14 ساڵ گەنج دەسەکات بە جگەرە کێشان؟ با من نمونەکەم بۆ بێت. طبعا دوو حاڵەتی جیاوازی هەیە. حاڵەتێکیان ئێمە کاتێ مناڵین خۆشەویستینە گرنگیمان پێدەن ئاگای لێمانەوانی شتمان بۆکرد ئەمان. بەڵام وردوو کە گەورە بین بینی خۆمان بێ ئینسان کە تۆ لە گەورە بێ ئیتر لێتامە بێ یانی بە تایبەتی ئەگەر مناڵێکی بەدوایە بێ ئەوە ئیتر هەر بەتەواتی هەمانەکە. ئەم کەسە ئەم گەنجە کە گەورە ئەبێ ئەیەوێ سەرنجی خەڵکی تر بەلای خۆیان ڕابکێشن. تەمام؟ ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە بۆیە دەسەکات بە جگەرە کێشان چونکە خاڵی مامی مامۆساکەی ئەو کەسەی پێی معجیبە لەوانەیە بزنسمانێکی گەورە بێ جگەرە ئەکێش. سەیریکە ئەم ڕسمە لە ناو مێشکی ئەو هەرزەکارەیە گەورە بێ. یعنی هۆکاری سەرکەوتنی ئەم هۆکاری مهمی ئەم ڕەبتەکاتەوە بە جگەرەکەی دەستێت. وازەحە چۆنە؟ وا ئەزانێ ئەگەر ئەمیش جگەرە بکێشێ ئیتر وەکو ئەو مهمە بێ سەخمە بێ. خەڵک سەیریەکە. ڕاستیەکەی خەڵک سەیریەکە بەس خەڵک سەیری ناکا بۆی بڵێ چەند مهمە بەڵکوم خەڵک سەیری چەند فەعۆیە بەس ئەم حساب بۆ ناکا کە خەڵک سەیریەکە پێڵێ بەڵام ئەو مناڵە فەعۆیە بەڵکوم وا ئەزانێ ئەمە بۆ مهمی سەیریە. اینجا کێشەکە لەوایە ئێستا بەم کەسانەی کە ئێستا جگەرە کێشن ئەڵێ تۆ لەبەر ئەمە جگەرە کێشان ئەڵێ نەخێر لەبەر ئەوە نییە. ڕاستەکە لەبەر ئەوە نییە چونکە ئەوە لە حاڵەتێکی زۆر کۆنا بوو ئێستا خۆی پێوە گرتووە. تەمام؟ نمونەیەکی تر لەسەر قسەکەی جوانخان بۆچی جگەرە ئەکێشێ؟ خاڵی مامی باوکی خەفەتبارە کێشەیەکی هەیە ئەڵێ جگەرەی پێ بکەم جگەرەی پێ بکەم لە ناو مێشتی ئەم هەرزەکارەیە ڕەبتە بێ کە ئەگەر من جگەرە بکێشم دوورم ئەخاتەوە لە ئازار و ناڕەحەتی. ئەگەر من جگەرە بکێشم دوورم ئەخاتەوە کەواتە هەم پۆزی هەیە مهمم هەمیش دوورم ئەخاتەوە لە ئازار و ناڕەحەتی. کەواتە هەمووی ئەوەی کە ئێمە مرۆڤ ئەیکەین یان نایکەین لەبەر چێژ و خۆشیە یانیش لەبەر دوورکەوتنەوەیە لە ئازار. تەمام؟ ئاگادار بن احتیمالە چێژ و خۆشیەکە جەستەیی بێ دەرونی بێ، احتیمالە ئازارەکە جەستەیی بێ دەرونی بێ. بۆ نمونە بە مناڵی دەستە سەر سۆپا گەرمە یەکسەر دەستە نابردووە بۆ چونکە ئازاری پێیاوی لە ناو مێشکتا ڕەبت بووە کە گەرمە یەکسانە بە چی دوورکەوتن وە چێژت نانێت. زۆر باش. فکرەکە